بەخێر بێن هەمولایەک زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرەم بۆ دووەم جار دووەم ساڵ لە پێشەنگای نێکستێپ کە بەڕاستی ساڵ بە ساڵ گۆڕانکاری و بەرەو پێشچوونی پێوە بینم. دووبارە دەستخۆشی لە مولایەکەکەم کە ئەم ئێڤنتەیان ئامادە کردو. بەخێر بن دووبارە. بەخێر بێ کاک سیروان، خۆشحاڵم کە لەگەڵ جەنابیشتا ئەمڕۆم گفتوگۆیەمانە بێت و باسێک لە ڕۆڵی ئاسەسێڵەکەین لەناو گەنجانە لە بەرەوەی بەڕاستی ئەمە بێ لە ڕێکلام و شت زۆر ڕۆڵێکی دیارە، ئێستش باسێکین چۆن و بۆ. بەخێر بێ دووبارە. سوپاسان دەکەم، دەستان خۆش بێ. پێشەکی بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم، بە خێراتنی ئەم خوێندکارە ئازیزانەشەکەم کە هاتون بۆم پێشەنگایە وەکو دەرفەتێک بۆ ناساندنی زانکۆکان و کردنەوەی پەیوەندیەک لە بینی زانکۆکان و لە بینی خوێندکارانە کە ڕاستەخۆ بتوانن ئەو ئینفۆرمێشن و زانیارانی کە پێویستیانە بەدەستی بهێنن. دەستخۆشی و سوپاسی سەرپەرشتیاران و سەرپەرشتیانی ئەم ئیڤێنتاکەم بەڕاستی لە ماوەیەکی کەم هاتوانیوانە ئیڤێنتێکی ئاوا بەڕێوەبەرن. دەستان خۆش بێ. دەستی تۆش خۆش. زۆر باشە، با یەکسەر بڕۆینە ناو گفتوگۆ، کەمان کاتەکەمان زۆر نییە. باسێک لەوە بکەین کاک سیروان کە چی وا هانی ئاسێسڵ دەدات کە ئەوەنە گرنگی بە پەرەپێدانی توانە و بەهرەکانی گەنجان بات وەکو بەشێک لە استراتیجیای کۆمپانیاکەی. ئێمە ئاشکرایە کە گەنجان چینێکی بە نرخی هەموو کۆمەڵگایەکەن. هەموو کۆمەڵگەیەک بۆی پێشکەوە پێویستە گەنجەکانیان پێش بکەون و پرە و بەتوانە و بەهرەکانیان بدەن. ئاساسیال هەر لە سەرەتای دامەزرانی و لەیان بەڕێز کاک فاروقی مەلا مستەفاوە جەخت لەسەرەوە کراوەتەوە کە ئێمە هەمیشە پێشەنگ بین. پێشەنگی لە بواری پەیوەندیە، پێشەنگی لە بواری ئابووریە، لە بواری گەشەپێدانی ژێرخانی ئابووریە و گەنجانیش لەم بوارەیە لەم شوێنەیە ئیهمال نەکراون. گەنجان بەشێکی گرنگن لە کۆمەڵگەی کوردی. ئاسێسەڵ هەمیشە هەوڵیاوە توانەکانیان بەهرەکانیان پێش بخا. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە ئەگەر جەنابتان بگەڕێنەوە بۆ داوەسێرەکەن ئاساسیال ساڵانە ئینڤێستمنتێکی زۆری کردووە لە پەرەپێدانی توانەکانی گەنجانە. بۆ نمونە لە ماوەی ئەم 5 ساڵی ڕابردووە بە بەردەوامی پاڵپشتی پرۆگرامی ئۆرنج کۆرنەری کردووە کە ئەم پرۆگرامە بۆ ئەو گەنجە لێ هاتوانەیە کە ئایدەیەکیان هەیە بۆ دروستکردنی بزنسێک یا بزنسێکیان هەیە ئەیانەیە بەرەو پێشی بەرن. ئاساسیال بە بەردەوامی پاڵپشتیانەکە و پەریان پێەیە احتیاجاتی ئەم پرۆگرامانە دابینەکات. جگە لەوەش تەنیا هە لە بواری کارسازیە نیە، لە بواری هونەریە، لە بواری وەرزشیە، لە بواری کللتوریە، لە بواری تەکنیکیە. لەم بوارانە ئاساسیال هەمیشە پاڵپشتی پرۆگرامەکان بووە لە سەرتاسەری عێراق و لە هەرێمی کوردستانیشە. ئەگەر هەڵە نەبم ئەمانە لە ژێر چەتری پرۆگرامێکن کە پرۆگرامی ئەساسی ناوە. زۆر جار لە زۆر شوێنایی بینم لە تەنیشت ناوی ڕێکخراوەکان لە تەنیشت کۆمپانیاکانەوە، یعنی ئەم پرۆگرامانی کە جەنابت باسێکی وەزەم لە ژێر چەتری ئەوە نەگەر زیاتر بە باسی لە ڕاستیە پرۆگرامی ئەساس پرۆگرامێکی جیایە. ئەوەی کە من باسم کرد ئەمە وەکو بەرپرسیارەتی کۆمەڵایەتی ئاساسیێڵە ئەمەی کە باسەکەم لەژێر ئەو چەترایە. تەمان ئەساسیش بەشێکە لەو چەترە، ینی چەترە گەورەکە بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە هی ئاساسیێڵ بەرامبەر ئەو کۆمەڵگەیی کە تایەتی بەشێک لەوانە پرۆگرامی ئەساسە. پرۆگرامی ئەساس زیاتر تایبەتە بەم خوێندکارە ئازیزانی کە لە دوا قۆناغەکانی زانکۆیانان بەشداری ئەکەن لەو پرۆگرامەیە بۆ ئەوەی ئاشنایان بکەن بە پێداویستیەکانی کارکردن و چۆن کار بکەن و چۆن بتوانن خۆیان پێش بخەن. وەکو بەشێک لە بەشی دووەمیشە بە پراکتیکلی بە عەمەلی ئەچنە ئەو بەشانی کە خۆیان اختصاسەکەیان تا هەیە بۆ ئەوی لە مای ئەو مانگەیە فێری کاری عەمەلی بن. ئەم پرۆگرامە لە ڕێی کێوە یعنی بەڕێوە ئەچێت؟ تەمان هیچ خۆی ئاسەسێڵ دەست پێشخەری ئەم پرۆگرامی ئەساس کردووە، بەڵام چۆن ئەم گەنجانە بتوان زیاتر زانیاری لەسەر پیاکەن، چکە لەو بڕوایم لە هەماهەنگی لەگەڵ چەند ڕێکخراوێک و کۆمپانیایەکی ترە یاخود چەند لایەنێکی ترە ئەمە جێبەجێکرا؟ پرۆگرامەکە پرۆگرامی ئەساس تایبەتە بە ئاساسیێڵ وەکو ناوی پرۆگرامەکە، بەڵام پرۆگرامی ئینتێرنشیپ کە خولی هاوینەی پێڵن بۆ خوێندکارانی زانکۆی پۆلی 3 بۆ 4 ئەمە وەختی خۆی لە بیدایەتەوە ئێمە وەکو ئاساسیێڵ وەکو کۆمپانیایەکی تایبەت ئەمەمان هەبوو، بەڵام ئەنجومەنی وەزیران بەدەستخۆشیەوە بۆ بەڕێز کاک قوبات تاڵەبانی ئەو کاتە ئەم پرۆگرامی کرد بە پرۆگرامێکی
گشتگیر بۆ هەموو هەرێمی کوردستان و ئێستا لە زۆربەی زۆری کۆمپانیاکان و زانکۆکانە هاوینان ئەم پرۆگرامە یعنی بۆ بە پێداویستیەک و حکوومەتی هەرێم خۆیان سەرپەرشتی ئەم پرۆگراماکەن. چۆن ئەم پرۆگرامە ئەو کلێنە پڕکاتەوە یاخود ئەو پردە دروستەکە لە نێوان خوێندن و بڵین زانیاریەکانی کە تەلەبەکان لە جامعە و لە ناوەندە خوێندنگاکان وەریەگرن لەگەڵ واقعی کارکردنی ڕاستەقینە، یعنی ئەمە چۆن کار ئەکات؟ خۆی ئێمە ینی کێشەکە ئەلێرایە کە لە زانکۆکان تەمان خوێندکار لە ماوەی ئەو 4 ساڵەیە فێری زانیاریکی زۆر ئەبێ، بەڵام لە ژیانی عملیە ئەم زانیارانە لە 100% بەکار ناهێنرێ. لەبەرەوە ئەم پرۆگرامی ئەساس خوێندکاران ئاشنا ئەکا بە پێداویستەکان، یعنی پێویست بە توانا و بەهرەیەکەیە بە سکیڵ و بۆ سکیڵانی کە تۆ پێویستت پێدی. بۆ نمونە مەسەڵەن خوێندکارێک بەشی محاسبەی تاو کردووە بە ئەکادیمیکلی ینی بە تیۆری هەموو شتەکان ئەزانێ کە هێتە ئاساسیڵەوە. ئێمە لە ئاساسیڵ پرۆگرامی ئەساس دوو بەشە، بەشی یەکەمیان هەموو خوێندکارانی کە لە پرۆگرامی ئەساسە بەشداری ئەەکەن، یەکەم فترەیەک کۆرسە خوێنن، کۆرسێک بەسەر GSM بۆی ئاشنایان کەین بە ئەساسیاتی بڵێن سیستەمی پەیوەندیکردن، کۆرسێکیان ئەبێ لەسەر CV ڕایتین، چونکە لەو مەرحەلەیە خوێندکارەکان پێویستیان بۆیە کە چۆن سیڤەکانیان ئامادەکەن بۆ ئەوەی ئەپلایکەن بۆ زانکۆکان بۆ کۆمپانیاکانیان بۆ شوێنیشکە بێ. سێم مەسەڵەنێکی کە لەو شتانی کە ضرورە پرزنتیشن سکیل، ینی چۆن ئەو خوێندکارانە وا لێ بکەن بتوانن ئەو ئایدیە و ئەو ئەفکارانەی هەیەە پیشانی خەڵکی بن و عەرزیکەن بۆ خەڵک. ئەمانە بە تیۆری ئێمە هەموو ئەو خەڵکانی کە بڵێن کە ترینەرەکان هەمویان مۆزەفی ئاسیا لۆکەڵن، ئەمانە ئەکسپیرێنس و خبرەیەکی زۆریان هەیە. لە دوای ئەوە ئەم خوێندکارانە بەپێی اختصاسەکان جا ئەکرێنەوە، یانێن بۆ بەشەکان وەکوتم نمونەی ئەو خوێندکاری کە فاینەنسی خوێندووە یان محاسبەی خوێندووە ئەکاونتینی خوێندووە بۆ نمونە ئەڕواتە بەشی حسابات لە ئاسیاسیڵ لە ماوەی ئەو مانگەیە پراکتیکلی هاند تو هاند لەگەڵ یەکێکدا ئەنیشێ چۆن ئەم ئیشانە ئەکرێ، چۆن قەید ئەکرێ، محاسبە چۆن بە عەمەلی ئەکرێ. لەو ماوەیە خوێندکارەکە بە عەمەلی فێری هەموو ئیشەکانە بێ. بەڵێ باشە، باسی ئەوەت کرد کە وەکو سۆشەڵ ڕێسپۆنسەبڵیتی ئاسێسڵ بەرامبەر بە کۆمەڵگا و بەرامبەر بەکەنجان، ئەمە یعنی تا چ ڕادەیەک ئەمە لە ناو سیستەمی HR خۆتانە دانراوەوە، چۆن دڵنیا ئەبن کە بەردەوام ئەمە بە شێوازێکی بڵێن سابت یاخود بە مەزبوطی جێبەجێ ئەکرێت؟ ئێمە طبعاً چونکە عفو یعنی ئەمە بابەتێکی زۆر گرنگە، ئێمە ئازانین کاتێک کە تۆ ئەم بنەماوە ڕێسانە هەبوو کۆمپانیا ستراکچەرێکی مەزبوطێ بێ حقوقی موظف و هەر کەسێک کە لەوێ کار دەکات لە جێی خۆیان بێ. بۆ مەوزوعی سۆشیال ڕسپۆنسیبڵیتی ئێمە ئەوکۆی باسم کرد ئاساسیڵ هەمووتان ئاگادارن، یعنی حتا لە دەرەوەی بواری پەیوەندیکردنیش هەمیشە دەستی بە بەرەو پێشچوونی کۆمەڵگایەوە و بێژگە لەوەش لە کاتی کارەساتەکانە کە ئیشەڵەقەت کارەسات ڕوونایە دەستیەوە. بۆ نمونە مەسەن ئاسیاسەڵ ئێمە لە کاتی لافاوەکانە لە کاتی کارەساتە سروشتیەکانە هەمیشە دەستی هەبووە. بگەڕینەوە بۆ سەر مۆزوعی کارسازی و کارمەندەکانی ئاسیاسەڵ. ئێمە لە ئاسیاسێڵ جگە لە پرنسپ و ڕێسا ئەساسیەکانی کە بەپێی قانونی عەمەلی عێراقی و قانونی عەمەلی ئەوەی کە لە ئەقلیما هەیە بێجگەلەوە لەوە زیاترین. ئێمە لە ئاسیاسەڵ هەمیشە هەوڵمان ناوە ژینگەیەکی ئارام و تەندروست بۆ کارمەندەکانمان دەست بەجێ بکەین و فراهەم بکەین. مثلا بۆ نمونە ئێمە ئەگەر بینە سەر مەوزوعی تعاملکردن لەگەڵ کارمەندەکانە ئێمە قەناعەتمان وایە کە ئەبێ فوڕەسی عەمەل بۆ هەموو تاکێک یەکسان بێ، بەبێ ڕەچاوکردنی ڕەگەزەکەی، بەبێ ڕەچاوکردنی بیری سیاسی، بەبێ ڕەچاوکردنی باگراوندی ئاینی. ئەمە یەکێکە لە پرەنسیپە ئاساسیەکانی ئاسیاسێڵ و ئێستا گەرەج کەسێکی لەناو ئاسیاسێڵە ئەگەر بێتە ئاسیاسێڵەوە سێرەکات دایڤێرسیتیەک، یعنی هەمە چەشنێکی زۆر بینێ لە کارمەندەکانمانە، چ لە بواری
لە ڕێگەزا بێت چ لە بواری بڵێن لە لایەنی سیاسی و یا لە لایەنی دینیەوە بێ. ئەمە یەک دوو بۆم لە ناو ئاسیاسیاڵە ئێمە ئەو کارمەندانی کێنە ئاسیاسیاڵەوە بەتەنیا بۆ ناوەسین کە ئەو علما ئەو زانیاری کە هەیەی کافی بێ. ئێمە هەموو کارمەندەکانمان ترێنین وەرەگرن، ینی خول وەرئەگرن ئەم خولانە دوو بەشن، بەشێکیان پەیوەستە بە تەکنیکاڵەتی ئیشەکەیەوە. بۆ نمونە من لە با بڵێن لەگەر لە فاینەنس بم لە فاینەنسا کۆرسێک وەرەگرم لە HR لە تەکنیکەڵە. جگە لەمانەش کۆمەڵێکی زۆر دەورات و ترێنینمان هەیە بۆ پێگەیاندنی کەسایەتی کار مۆزەفەکان. ئەگەر نمونەیەکت پێ بڵم لە ساڵی 2024 هەتاکو ئێستا 2800 ترێنی، یعنی مۆزەفی وا هەیە بڵێن دوو ترێنینی وەرگرتووە، یعنی 2800 مۆزەف زیاتر دەوریان وەرگرتووە تەنیا لە ماوەی 2024. لەبەرەوە ئێمە مۆزوعی پێگەیاندنی کارمەندەکانمان چ لە دەرەوە بێ چ لە ناوخۆی ئاساسیال بێ ئەرکی سەرەکی ئاساسیاڵە. بەڵێ هەر بۆیەش یعنی ئەمە لە سەرەتاوە پێشەوەی ئەم گەنجانە ببن بە مۆزەفی ئێوە بەڕاستی ئەم دەرفەتانیان بۆ ئامادەکەن تا بتوانن بەهرەکان دۆزنەوە وایە و دواتر بێن فرسەتێکیان هەبەکەویش لە ڕێی پرۆگرامی هاوینە کە ئەنجامی دەساڵان. ئێمە لە ئاساسیال بێجگالەوە ئیتەمان ئێمە لە ئاساسیال یەکەن لە پێشەنگین لە زۆربەی زۆری بوارەکانی ئێستایا کە باسەکرێ طبعا لە پەیوەندیکردنەوە ئەکید یەکەمی لەسەر تاسەری عێراقا لە مۆزوعی دۆزینەوەی فرسەتیش بۆ خوێندکارە ئازیزەکان ئێمە لە ئاساسیڵە زۆرترین خوێندکار وەرگین ساڵانە. لە ساڵی 2023 1021 خوێندکار لە ئاساسیڵ خولی هاوینیان وەرگرتووە کە بڵێن پرۆگرامی ئەساس بەشداریان کردو لە پرۆگرامی ئەساسە. ساڵی 2024 ئەخیر داتاکە لای منە 628 خوێندکار بەشداریان کردو لە پرۆگرامی ئەساسە. ئەمە دەرفەتێکی زۆریان ئاياتێ. ئێمە ئیشەڵا لە داهاتووشا هەنێ پلان و پرۆگرامی کەمان هەیە بۆ ئەو خوێندکارانی کێنە ئاساسیڵ ئەم خولە ئەبینن بتوانین فرەسی کەشیان بینێ و بەردەوام لەگەڵمانە. بە خۆشحاڵیەوە ئەتوانینەوەش بڵین کەم پرۆگرامانە تەنها بڵین بۆ سلێمانی نیە بەڵکو بۆ سەرتاسەری عێراقا. ئەوەی من بینی بێتم و لە پرۆگرامەکانە ینی زۆر بەرچاوە کە هەموو عێراقی گرتوتەوە. بەڵێ ئێمە هەموو لە ئێستا ئەم ساڵ لە سلێمانی نزیکەی 200 خوێندکار بەشداریان کردووە لە پرۆگرامی ئەساسا لە ئاساسم، بەڵام باقی 600 خوێندکارەکەی کە لە تەواوی عێراقان ئێمە لە هەموو پارێزگاکانی عێراقا ئۆفیسمان هەیە و خوێندکارەکان بەشداریەکەن لەو پرۆگرامەیە. باشە کاک سیروانستە لێرە زۆر گەنجی لێ و تەلەبەی لێیە چۆن ئەوان یاخود هەر ڤۆڵۆنتیرەکانی نێکستێپیش چۆن ئەتوانن سوود لەو دەرفەتانە ببینن یاخود بێن بتوانن ترێنینگێک یاخود بەشداری هەر پرۆگرامێکی ئەساس بکەن یاخود ئاسەسڵ. پرۆگرامەکە وەکوتم سەرپەرشتیەکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەتر لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە. ئەو پرۆگرامە بۆ تایبەتە بۆ خوێندکارانی کە لە زانکۆن سەمەر کۆرسەکە یعنی پرۆگرامی ئەساس. پرۆگرامی ئەساس ئێمە لە ئاساسڵ نامە ناو پرۆگرامی ئەساس، بەڵام حکوومەتی هەرێم خۆی ناوی ناوە خولی هاوینە باشە ئینتێرنشپە، بەڵام ئەم پرۆگرامە تایبەتە بۆ ئەو خوێندکارانی کە لە زانکۆن لە پەیمانگەکانن و ساڵی ئەخیریانە یان ساڵی پێش ئەخیریانە داوان لێکەن کە ریسێرچ بکەن یان بە عەمەلی پراکتیسێکیان هەبێ. من لێرەوە ئەگەر دەرفەتم بێ بۆ ئەو خوێندکارە بەڕێزانە کە ئێستا دەستپێکی ئەویانە پشتە زانکۆوە. زانکۆیە ئێمە هەمومان کۆمەڵێک زانیاری و علمی مختص بە سەبجێکتێکی معەیەن، یعنی بۆ نمونە ئەچیتە قانون لە قانونە ئەخوێنیت، ئەچیتە هەر بەشێکەوە ئەو 4 ساڵە تۆ تایبەت لەو بەشە ئەیخوێنی. من کاتان لێ ئەەکەم کە پەرە بن بە و برەو بن بە سکیڵەکانی کەتان بە توانەکانی کەتان. تۆ ئەگەر محامیەک بیت ئەگەر قانونت تەواو کردبێ لەگەڵ ئەم قانونیە لە ماوەی ئەو 4 ساڵەیە بتوانن کۆمپیوتەر کۆرسی کۆمپیوتەر بخوێنن، زمانەوانی زمانی عەرەبی زمانی ئینگلیزی. ئەمە وات لێکا تۆ توڵت پێبێ، ینی تۆ پرچەک بی بۆ ئەوی سبەینێ کە وەزیفەیەک فرسەتێکێتە پێشەوە تۆ مؤهلتر بی لە بەرەوەی دوو محامیە گەربێن بۆ فرسەتێکی ئیش ئەگەر لە نەزانیاریەکەیەک یەکوابن لەلایەنی تواناکانیانە وەکو کۆمپیوتەر و بۆ نمونە زمانەوەزانی ئەفزەڵێتەیە لەبەرەوە محاولە بکەن کە بەو بوارە بڕن. دووەم وەکو هەر ئەمڕۆ باس کرا فرەسی عمل تەنیا بریتینیە لە پزیشکی و
ئەندازیاری من ریپۆرتێک هەیە کە دوێنێ هەر بۆ ئەم مناسبەیە دەستم کەوت کۆرن فێری هەیە کە شەریکەیەکی ئینتەرناشناڵی باوەڕ پێکراوە زۆرترین و ڕاستترین سێرڤەیەکانی هەیە ئەحسایی هەیە لە هەرێمی کوردستان و لە عێراقا لەم سێرڤەیە تازەی کە ئەمساڵ بۆ 2024 دەرچووە لەو کۆمپانیانی کە بەشداریان کرد تەمان کۆمپانیاکان لەوانە مەسن ئاسیاسیڵی تایە و مجموعەی کۆمپانیای گەوری کە هەیە لە عێراقا ئەم کۆمپانیانە لە 150 ئەم کۆمپانیانە ئەڵێن ئێمە پێویستمان بە خەڵکە ئینجینێرین بە معنای سیڤیل ئینجینێرۆنا یعنی ئینجینێرینی تیلیکۆم مثلا ئەوانەی کە لەمە ولا پێویستمان پێیانە بێ بۆ AI و بۆ ئۆتۆمەیشن فاینەنس ئەند ئەکاونتین دووەم شت سێەم HR چوارەم مارکتینگ ئەند سێلز یعنی ئەمە سێرڤەیە کە کراوە بۆ لە هەموو عێراقا کە ئەم وەزیفانن شەریکات پێویستی بەم ئیختیساسانە هەیە پێویستی بەم توانایانە هەیە نەک تەنیا پزیشکی و بۆ نمونە محامی و لەگەڵ ڕێزمان طبعا مەبەستمان ئەوە نییە بەس بۆی ئێوە محاولە بکەن بچنە بوارێکەوە کە خۆتان حەستان لێتی و بچنە بوارێکیشەوە کە کەتی تایبەت پێویستی پێێتی لەبەری لەبەر کەتی حکوومەتە ئۆڵمۆست ینی شتەکان بەڵێ بەتەکید بازاری کاریش خۆی بەردەوام لە گۆڕانکاریە بەردەوام ترند شتی تازەیەتە ناو کارکردنەوە بۆیە گەنجانیش پێویستەکە خۆیان لەگەڵ ئەو گۆڕانکاریانە بگونجێنن وەکو ئاخر وتەکە کسیروان و دەست خۆش بێ بە هەموو زانیاریانە هیوادارم ئەو گەنجانش تەبعاً سوودی لێ ببینن و بتوانن بە دوواداچوونی بۆ بکەن و بزانن لە کیۆم پرۆگرامانە چۆن بتوان بەشداری بکەن بەس وەکو ئاخر وتەی جەنابەت وەکو ڕێنماییەک بۆ ئەم گەنجانە کە ئێستا دەرچووی پۆلی دوانزەن و 4 ساڵیان لەبەردەمایە کە بتوانن پەرە بە تواناکانیان بدەن چی بکەن باشە بێجگەلەوەی کە بەڕێزت ئێستا باست کرد چی زیاتر پێویستەکە بکەن چونکە تۆ لە ڕێی HR-شەوە بەڕاستی ئەو فیڵدی جەنابتە تۆ خۆت لەوەی شارەزای سپەی دووزبەی هەریەنەوە بەردەمی تۆ بۆ ئەوەی کە تەعین بنیاد کەسێکی کە وەکو بەڕێزت چیان پێ ئەڵێ من دیسان دووبارەیەکەمەوە تەنیا ئیلمەکەی کە لە زانکۆیە ئەیخوێنی کافی نییە بۆ ئەوەی تۆ کارێکت دەستکەی لە شوێنێکی باشە ئەبێ لەگەڵیا مجموعەیەک سکیل کە ئێستا گلۆبەڵی یعنی ئەمە لە عالەمە ئەمە ئێستا پێویستە هیچێک لەوانە مۆزوعی کۆمپیوتەرە کەڵێن کۆمپیوتەر مەبەستمان هاردوێر نییە مەبەستمان ئەو سۆفت سکیلانەیە مەسەڵەن مایکرۆسۆفت وۆردە ئێکسڵە پاوەرپۆینتە ئێستا مجموعەیەک ئەوانەی کە اختصاسیان ئینجینێرین بێ یان IT و کۆمیونیکیشن ئینجینێرین بێ ئەڕۆن بۆ AI و پرۆگرامین و کۆدین مۆزوعی زمان زۆر زەڕورە کە هەموو خوێندکارێک هەوڵ بە زمانێکی کە بزانێ سێمیش ئێستا وەکو ئەوسا نەماوە لە کاتی ئێمە ینی بۆ کۆرسێکە وایە شارێ بڕۆشتی نایە ئێستا لە کۆمپیوتەرەکەتا لە ئایپاد و مۆبایلەکەتا پرۆگرامی فری زۆر هەیە ئەتوانن ئێوە ڕۆژانە هەفتەی سەعاتێک 2 سەعات لە پرۆگرامێک لە شوێنێکە ئیسفادە بکەن و لەگەڵ علمەکەی کە ئەیخوێن لە زانکۆیە پەرە بۆ توانایەنەشان بن بەڵکو ئیشەڵا فڕەسی باشتان دەستکەوێ لە ئایندەدا زۆر سپاس دەستەکانە خۆش بێ سپاس بۆ هەموو لایەک و بۆم گفتوگۆیە گرنگە دەستان خۆش بسپاس